پەشێوی مەزنەڵێ زۆری نەبرد هەڵی کرد کە زەبایەک بینیم بەلکە زێڕینە شەکایەوە و بوو بە ئاڵا. ئاڵای کوردستان بۆتە هێما و یاخود بڵین هەوێنی زۆربەی شعری شاعیران ئەمە لەلایەن شاعیرانەوە هێما و سنبولی ئازادی خوازی و قوربانیدان و ئاشتی خوازی گەلی کوردستانە لەژێر ئاڵایەکدا چەندین نەتەوە و بیر و باوەڕی جیاواز بە ئاشتیەژین. لەو پێناوەدا خوێنێکی زۆر و قوربانێکی زۆر دراوە و ئاڵای کوردستان تەنیا بۆ ئەو کەسانە نییە کە ناسنامەیان کوردیە و لە کوردستان دەژین بێگومان هەموو نەتەوە جیاوازەکانیش لە ژێر ئەم ئاڵایە توانیوانە بە ئارامی بژین و بۆ تا هەوێنێک بۆ تەبایی بۆ برایەتی ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە پەرچەمی ئاڵای کوردستان هەموو کات بەسەردڵی هەموو کوردستانیانە لە هەر پارچەیەکی کوردستان بێ و یادگارێکی مزنی سەرکردانی مێژووی کووردە کە لەو پێناوەدا خەباتیان کردیەوە شۆڕشیان کردووەوە قوربانی زۆری دراوە وەک بینیمان ئەو راپۆرتێکەمێک لەمەوبەر ینی مامۆستایەکی یوانەی وەرزش کە هیچ پەیوەندێکی بە بابەتی سیاسی نییە تەنیا لە پێناو ئەوەی کە ئاڵای کوردستان وەکو ڕەمزی خۆی دەناسێنێ وەکو سمبولی خۆی دەبینێ پێی وایە هەموو ئەو قوربانیانەی کە دراون لە پێناو ئاڵای کوردستان ناکرێت لە بیر بکرێ و بە هەدەر بڕوە لایەنی کەم لە ڕۆژی ئاڵای کوردستان ئێمە گرنگی بەو ڕۆژە دەدەین و ئەو ڕۆژە بەلای ئێمە جوان و دەمانوێت بیری نەوەکانمانی بێنینەوە کە ئەمە ئاڵای کوردستانەوە پێویستە لە پێناوی تێبکۆشین و بەردەوام بین لە شۆڕش ئەمە دەبێتە تەوەری سەرەکی ئەم ڕۆمان لە بەیانی 24 ئێمە میوانی تایبەتمان دەوێت لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەباس عەلی مامۆستای زانکۆ قسە دەکەین میوانی مێ دکتۆر عەباس بیانیت باش و زۆر زۆر بەخێر بێ. دکتۆر بەخێر هاتی زۆر سپاس زۆر سپاس پیرۆز بایم ڕۆژەش لەکەین پێم وایە هەر کوردێک لە هەر شوێنێک بێت لە هەر بارودۆخێکا بکێتە سەر باسی ئاڵا هەمووی وەلانێت تایبەتمەندی کورد لەوەیە ینی ئەگەر ناڕازی بێ گەر نیگەران بێ گەر لە هەر شوێنێک بێت هەتا لە ناو کوردستان نەبێکێتە سەر باسی ئاڵا یان پیرۆزبایەکی لێ بکە ئەمە بۆ خۆی جوانێکی دیکەیەتێ ینی هەستێکی تیا ناتوانێت بیدۆ ونی بکات ناتوانێت لای بات جا گرنگی ئەم ڕۆژە چۆنە چییە بۆچی ئەم هەستە لە ناو دڵی هەموو کوردێکدا هەیە. سەرەتا پیرۆزبایی ڕۆژی ئاڵا لە ئێوەی بەڕێز و تەواوی میلەتی کوردەکەم بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کەوا دەرفەتاندا پێم دەربارەی بابەتی ئاڵا قسە بکەم من ساڵانە لە زانکۆی سەلاحەدینیش لە کۆلیژەکەی خۆمان دەربارەی و بابەتە کۆڕ و سیمینار بۆ قوتابیەکانمان دەکەم ینی بۆ هەز دەکەم ینی لە هەرێمی کوردستان وەکو پێویست دەستگاکانی ڕاگەیاندن و ناوەندە ئەکادیمیەکان تیشیان نەخستوتە سەر بابەتی ئاڵا زۆر جاران ئەو کەسانەی کەوا دێن دەربارەی ئاڵا قسە دەکەن لە قوتابخانەکان لە زانکۆ ینی زانیارێکی ئەو تۆیان نییە دەربارەی ئەو بابەتە زابەڕاستی وەکو ئاماژەت پێدا لە هەرێمی کوردستان تاکە دروشم و ینی هێما ئێمە کۆ بکاتەوە ئاڵای کوردستانەکەەوە ئێمە هەمومان لەسەری کۆکین وە لە پێناوی ئەو ئاڵایەدا ینی شەهیدی زۆرمانداوە و خەباتی زۆرمان کردووە بێگومان ئاڵا ینی زانایان کەوا باسییان کردوانی پسپۆرن لە زمانی کوردی دەڵێن وشەی ئاڵا تاک ینی وشەیەکی ینی کوردیە هیچ زمانێکی تر ئەو وشەی بەکار نهێناوە لە کوردیدا وشەی ئاڵا وشە باوەکەی زۆر بەکاردێ بەڵام وشەی تریش هەیە ینی بەکاردێ لە پاڵ ئاڵا مەسەرم بە جلی بوو کەڵا گوترا وەختی خۆی ئاڵا یان لە بیتی خورشید و خاوەر وشەی ئاڵا بەمانای قەڵەم هاتووە بەڵام ئێستا ئاڵا کە دەڵێن ئاڵا ئەو ینی دیارە مەبەستمان پێ ئاڵای کوردستانە یان وشەی دروشم بۆ ئاڵا بەکار هاتووە یان وشەی ناودار بۆ ئاڵا بەکار هاتووە کۆمەڵێک ناوی هەبووە ئاڵا لە زمانی کوردیدا بێگومانە و ئاڵایەش ینی ئاڵا بە شێوەیەکی گشتی ینی ڕەگ و ڕیشەی مێژووی هەیە دەتوانین بڵێن هەر لەگەڵ بوونی گەلاندا ئاڵا بوونی هەبووە ئەوانەی کەوا باز لە مێژووی ئاڵا دەکەن ڕای جیاواسە یەک لەو ڕایەنە ینی سەرهەردانی ئاڵا بۆ سەرکردەیەک دەگەێڕنەوە ناوی مارش بووە لە قەوقاس لە پێناوی میلەتەکەی جەنگاوە و شەهید بووە دواتر هاوڵاتیانی ئەو بڵێن ئەو ناوچەیە قەمیسەکەی ئەو سەرکردیان هەڵگرتوێتەوە قەمیسەکەی خڵتانی خوێن بۆ بەرزیان کردوێتەوە وەکو ئاڵایەک بەکارێن هێنا و ینی
جەنگاون لە پێناوی خاک و نیشتیمانەکەیان. زۆر باشە. دکتۆر گرنگی ئاڵا چییە بۆ نیشاندانی ناسنامە و کللتور و شارستانێتی هەر نەتەوەیەک؟ کە باسی ئاڵا دەکرێت دەڵێن گرنگی ئاڵا بە شوێنەکەوێتی، بۆیە دەبینین لە کاتی شەڕ و جەنگەکان حتا لە کاتی شەڕی هێزی پێشمەرگەی کوردستان لەوانەیەکەوە دەیانویست خاچی کوردستان داگیر بکەن، پێشمەرگەکانی ئێمە لە ژێرە ئاڵایە شەهید دەبوون و ئاڵایەکەیان بەجێ نەدەهێشت. بۆیە پێگە و گرنگی ئاڵایەکە لە شوێنەکەیەتی و بە لە کاتی جەنجیش بەکار دێ دائیمەن ئەو کەسانەی کەوا ینی لە پێشەوە هێرش دەبن، ینی ئەو کەسانی کەوا یەکەم کەس هێرش دەبن ئەوانە ئاڵایەکە بەرز دەکەنەوە. باشە دکتۆر ئەزانین ئاڵای کوردستان بە چەندین خۆناغا تێپەڕیەوە هەتا ساڵی 1945 کە بە فەرمی ئەم ئاڵایە دیاریکرا، پێشتر چەندین ئاڵای دیکە بوو. ینی ڕۆڵی حکوومەتەکان چی بووە لەسەر گۆڕانکاری لە ئاڵادا تا ئەگاتە ئەمڕۆ؟ ڕۆڵی حکوومەت چییە لە بەرزڕاگرتن و هێشتنەوەی ئەم ئاڵایە؟ بەر لەوەی بمە سەر ینی ڕۆڵی حکوومەت ڕێی جیاواسێ وەکو تازەیەک لەو ڕێیانە ئاماژەم پێدا هەندێک پیان وایە ینی ڕۆمانیەکان یەکەم کەس بوونەکەەوە ئاڵایان بەکارهێناوە، ئاڵایەکەشیان ینی لە شێوەی ئاسن بووە چوارچێەوە و نیشانەیەکی سەلیبی تیا بووە و هەروەها فارسەکان کە ئاڵایان بەکارهێناوە ئاڵایەکەیان بریتە بۆ لە شیر و یان کالانی شمشێر یان خەنجەر وەختی خۆی بەکار هاتووە و بیرۆکەی بەستنەوەی ئاڵا لە تەنیشت ئێستا ئێمە کە بەکاری دێنین ینی دایمەن بڵێن پارچە ئامودێگان لە جێگایەک یان بە دارێکی بەستینەوە ئەو بیرۆکەیە لە مسلمانەکانەوە وەرگیراوە، چونکە لە سەردەمی پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم ئاڵا بەکار هاتووە. دوو جۆرە ئاڵا هەبووە، ئاڵایەک پێی گوتراوە ڕایە واتە ئاڵایکەوە کراوەیە ڕەنگەکەی ڕەش بوو، ئاڵایە چکەشە بووە بە زمانی عەربی پێی دەڵێن لیوا، ینی ئەو ئاڵای لول دراوە لەبەرەوەی زۆر گەورە بۆ ڕەنگەکەی سپی بووە. ئەنجا بەڕاستی ئەگە تەمەشا بکەین مێژووی ئاڵای کوردستان چەند ڕایەکی جیاواسێ سەبارەت بە دروستکردنی ئاڵای کوردستان و پەرلەمانی کوردستانیش کە ئەم ڕۆژەی بە ڕۆژی ئاڵا ینی ناوزەت کردووە، دەبواە مەسەرەن بۆ نمونە پشتی بە لێکۆڵینەوە ببەستایە بۆ ئەوەی کەوا کاتێک باز لە ئەو دروشمانە دەکا لە نێو ئاڵای کوردستاندا هەیە. ئێستا دێمە سەری باسی دەکەم چکە مێژونووسانی کورد باسییان کردو ئایا ئەو نیشانانە یان ئەو هێمایانەی لە ناو ئاڵای کوردستاندا هەیە چمانایەک دەگەێنێ؟ زۆر باش کاکتۆر دەزانین مەسەرەن ئێمە ئەگەر سیر بکەین کاتێک دەڵێن ئاڵا پەڕۆیەکمان دێتە بەرچاو، ینی پەڕۆیەکە خامە ڕەنگە بۆ زۆر بۆ جلوبەرگ بۆ هەر شتێک پەڕۆ بەکاردێ، بەڵام ئەوەی کە پیرۆزی دەکا و یاخود لە لای مە بەبەرزی دەیهێڵێتەوە مانا و واتە و بەشوناسبوونی هەر نەتەوەیەکە کاتێک تۆ ڕەنگی دەکەی یان هەر پێناسەیەکت بۆ ئاڵا هەیە. بۆ نمونە سرودی عێراقیبیش لای ئێمە بە هەمان شێوە وایە و نەورۆزیش لای ئێمە وەکو کورد وەکو میلەتی کورد بەلای ئێمە گرنگە. بۆچی گرنگە؟ چونکە ئێمە بە ناسنامەی خۆمانی دەزانین چۆن بتوانین پارێزگاری لە ناسنامەی خۆمان بکەین، ئێمە چۆن بتوانین وا لەنەوەی داهاتوومان بکەین ئەمان بە پیرۆزی لەلایەن بمێنێتەوە، چونکە پاراستنی شوناس وەک دەزانین پاراستنی نەتەوەیە. وەک ئاماژەت پێداوانەی کەوا باسی ئاڵا دەکەن، ئاڵا بریتە لە پارچە پەڕۆیەکی ڕەنگا و ڕەنگ، بریتە لە یعنی چەند هێما و ڕەمزێکی تێدایە. ئەگەر ئەو هێما و ڕەمز نیشتیمانیانی تیانە بێ ئەو کاتە ئاڵا هیچ ینی باەخێکی نییە. بۆیە دەبینی وەکو تازە ئاماژەم پێدا دەبینی لە پێناوی و ئاڵایەدا چەندین قوربانی و چەندین شەهیدمانداون. زەباسی ئەوم نەکردیم ینی مێژووی دروستبوونی ئاڵای کوردستان دوو ڕای هەیە سەبارەت بە دروستکردنی ئاڵای کوردستان. یەک لەو بۆچوونانە دەڵێن جەمعیەی تەعالی کوردستان کە لە ساڵی 1990 زەین العابدین نووسری بڵێن ئەو جەمعیە بووە هەڵساوە بە دروستکردنی ئەو ئاڵایە. ئەوە ڕای یەکەم. ڕای دووەم ڕا زۆرە، بەڵام ئەو دوو ڕایە زۆر ینی باوە قسەی لەسەر دەکەن. ڕای دووەم دەڵێن شاعری گەورەی کورد ئەحمەد موختاری جاف کە یەکێکە لەو شاعیرانێکەوە بە شاعری نەتەوەیی ناسراوە دایمەن کە شعرەکانی دەخوێنیەوە، مەسەن بۆ نمونە لە خەو هەستن میلەتی کورد خەو زەرەرتانە هەموو تاریخی عالەم شاهیدی فەزڵ و ینی هونەرتانە هەموو شعرەکانی باز لە لایەنی نەتەوەی دەکە. هەندێک دەڵێن ئەحمەد موختاری جاف ئەو ئاڵایی دروست کردووە. ئەنجا دواتر ئەو ئاڵایە بە چەند قۆناغێکدا تێپەڕیەوە. یەک لەوانە ینی مامۆستا محەممەد قزلچی وەختی خۆی کە
مامۆستا بووە لە کۆلیژی زانستە ئیسلامیەکان لە بەغدا و دواتریش کە وەفات دەکات مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس ینی دێتە جێگایەکەی ئەو بازەوە دەکات دەڵێ سمکواغای شکا کاتێک کە شۆڕشی کرد ینی ئەو ئاڵایی لەلا بۆ ئاڵەیەکەوە جەمیعەتی تەعالی کوردستان دروستی کردووە دواتر ئەو ئاڵایە هەمان ئاڵا بۆکەوە ئیحسان نووری پاشا لە ینی شۆڕشی ئاگری داغەوە بزانمە ساڵی 1937 بەکاری هێناوە لە ڕێگای ڕۆژهەڵاتناسێکەوە دەگاتە دکتۆر کاتە دیزاینەکەی چۆن بووە ڕەنگەکەی چۆن بووە بەخوای ئەو ئاڵای ئێستاکەوا باز دەکەین مەسەن ڕەنجی خۆری تایە و 21 تیشکی تایە ئێمە زۆر زانن کە باسی ئەو 21 تیشکە دەکەین وا باوە لە ناو خەڵک دەڵێن ئەوە هەتاوە بزان پەرلەمانی ژەهاشی کردوێتەوە 21 سێ بەڵام ئەگەر تەمەشا بکەی 21 سێ مانگێکی کوردی نییە مانگێکی ئینگلیزیە ینی ناکاتە 21 سێ دەکایەکی سەری ساڵی کوردی بۆیە لە بەرامبەر ئەو ڕێیەکە هەیە دەڵێ پێش هاتنی ئیسلام ئێمە کە باز دەکەین دائیمەن دەڵێن ئاینی کورد لە بۆ زەردەشتێت دەگەڕێتەوە بەڵێن ئەنجومەنێکی پیران هەبووە ئەو ئەنجومەنی پیرانە لە 21 کەس پێک هاتووە ئەو 21 تیشکە ڕەمزە بۆ ئەنجومەنی پیران بۆ ئەو سەردەمە ڕەنگەکانی تریش ڕەنجی سەوز بریتە لە ینی هیوا و ئولێد و ژینگە و سەوزایی و ڕەنگە سوورەکەش بریتە لە خەبات و قوربانیدان و خوێنی شەهیدان و خۆریش دائیمەن ڕەمز بووە لە پێش ئیسلامیش سەردەمی میتراییەکان ڕەمز بە بۆ وزە و لە سەردەمی ئێستاش بۆ هێز و توانە و زەبڵ باشە دکتۆر ڕۆڵی پەروەردە قوتابخانە چی دەبێت یان ئێوە وەکو مامۆستایانی زانکۆ لە بەرزڕاگررتنی ڕۆژنەتەوەیەکانمان لە بەرزڕاگررتنی سیمبڵەکانی کورد ئێوە چۆن لەگەڵ قوتابیەکان مامەڵە دەکەن لەو ڕۆژانە وەڵی مامۆستایانی زانکۆ بە شێوەیەکی گشتی و زانگۆکان ئەو ڕۆژە بە پیرۆزدا دەگرن و هەروەها وەزارەتی پەروەردە و قوتابخانەکان بەڵام وەکو پێویستی شک ناخەنە سەر ینی بابەتی ئاڵا وەکو تازە باسی میانی مێژوەکەیم کرد مێژوی ئاڵا ینی ئەوها دروست بووە بۆ قۆناغانەدا ینی تێپەڕیوە زانیارێکی ئەو تۆ نادەنا تەڵەبە هۆندراوەیەک هەیە بڵێ لە قۆناخی بنەڕەتی باز لە ئاڵای کوردستان دەکە ئاڵای کوردستانەکەم بە فیداد بێجانەکە بەڵێکشیکردنەوەی تێدا ئەماندا ینی ئەوەندە ینی ناوەڵاوەندە بەرز نیە دەبێت ئەمە بزانین مەسەن بۆ نمونە کاتێک ئاڵای کوردستان ڕۆژی ئاڵا دێ بزانانی ئەو ئاڵایە چۆن دروست بووە و مێژووی ئەو ئاڵایە کەی بووە و مەسەن بۆ نمونە یەکەم کەس کە باز دەکەن خێزانی پێشەوە قازی محەممەد یەکەم کەس بووەکەوە ئاڵای کوردستانی لە ماڵەکەی خۆی ینی هەڵداوە ئەنی بڵێن هەڵواسیوە و هەروەها دکتۆرە ینی سووریا بەدرخان هەیە کە عیلەیەکی مەشهورن بەدرخانیەکان ئەو وەختی خۆی لە ساڵی 1928 کاتێک کتێبێک چاپ دەکات لە ئەمریکا غیلافی کتێبەکەی بە ئاڵای کوردستان دەنەخشێنێ و ڕۆژهەڵات ناسانیش کاتێک لە کوردستان بوونە لە باسی سەردەمی شێخ مەحموود دەکەن کە لە ساڵی 1923 حکوومەتی عێراق و ئینگلیس ینی هێرش دەکەن بۆ شاری سلەیمانی دەبینن لە ژوورەکەی شێخ مەحموودی نەمر دیارە لە قوتابخانەیەکی ناوەندی ئەو شارە بووە و مستەشریقە باسی دەکا و ڕۆژهەڵات ناسا دەڵێ کاتێک چوومە ژوورەکەی بینیم شێخ مەحموودی حەفید ینی لە غورفەکەیدا تاجێک هەبووە ینی پەڕۆیەکی لاکێشەیی هەبوو و تازێکی زێڕین هەبوو ئامادەی کردو بۆی ئاڵای کوردستانی لێ دروست بکە ئاڵایەکە ئەویش ینی لاکێشەیی بووە بازنەیەکی سوور بووە لە ناو بازنە سوورەکەش مانگێک هەبوو بەڵێ دکتۆر ئەوەی گرنگە ئێستەیە چی بکرێت بۆی کە ئەم ئاڵایە بەبەرزی بمێنێتەوە ئەم ئاڵایە بەشدار بێ و ناسرااو بێ لە هەموو جیهان لە هەموو کۆنفرانسەکان لە هەموو فستیڤالەکان لە دانیشتن و کۆبوونەوەی نەتەوەکان و گەورە دەوڵاتەکان بۆ چی بکرێت لە ئەرکی منداڵێکەوە هەتا گەورەیەک وە تاگاتە هەمومان یاخود بڵین سەرۆکی وڵاتەش کە ئەم ئاڵایە بەم شێوێ بهێڵێتەوە و جێگیری بکات بەڕاستی ئەشی سەرشانی ینی هەموو لایەکە بە تایبەتی مەسەرم بۆ نمونە دەستگاکانی ڕاگەیاندن ینی ئێستا من پێشنیار دەکەم بۆ کوردستان 24 کە بەرنمەیەکی دی کۆمنتاری بکە لەسەر مێژوی دروستبوونی ئاڵای کوردستان و ئەو قۆناغانێکەوە ئەنی تێیپەڕی وەکو تازە باسم کرد بەڕاستی ئێمە کاتێک لە زانکۆ و لە ناوەندەکانی خوێندن یعنی یادی ئاڵا دەکەینەوە
تەنها ئەوەندە بەس ئەوەندە نییە ینی دوو دەقەڕابوەستین و پێنج دەقەڕابوەستین شعر بخوێنینەوە بڵێ چونکە کاتێکە باسی ماڵی هەمومانەکەی کوردستان 24 ماڵی هەر کوردێکە چۆن ئاڵان ناسنامەمانە کوردستان 24 شەروایە ئەوەندەی کوردستان 24 نیشتیمانیانە کارەکات ینی ئەگەر بڵێم لەسەر هەر ڕەنگێکی لەسەر هەر مانایەکی کارێکی دۆکمنتەری و چەندین کاری ناوازە و پڕی کردووە هەرچەندە هێشتا کەمەیەمانی ئەرکی هەمومانەکە کاری بۆ بکەین بێگومان بڕواناکەم هیچ میدیای گەوەندەی کار کردبێت لەسەر ئاڵای کوردستان ڕاستەوە لە دەستخۆشیان لێ دەکەم وەکو پێ ینی وەکو پێشنیارێک هەتا ئێستا ینی ئەو شتم نەبینیوە زا بەڕاستی لە ینی سەدەم ئێستا تەمەشا بکەی لایەنی نەتەوایەتیمان بەڕاستی ینی وەکو پێویست نییە تۆزێک لاواز بووە ئەنجا بۆ ئەرکی سەرشانی مامۆستایانی پەروەردەیە بەتایبەتی زۆر گرینگە منداڵ ینی ئێستا مەسەن بۆ نمونە ئەمڕۆ ڕۆژی ئاڵای کوردستان هەندێک زار دەبینین ینی قوتابیەکان ناچن لە بۆ قوتابخانە دەڵێن ڕۆژی ئاڵایە پێویستە مامۆستایانی قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و دوان ناوەندی ئەنی ڕۆژانی پێشووتر قوتابیەکان هان بدەن و پێیان بڵێن ئەم ڕۆژی ئاڵای کوردستانە بۆ ئەوەی بە هەمویان بە گوڕوتینەوە بەشدار بنیان لە ناوەندەکانی زانکۆ بە هەمان شێوە دەبێت ئێمە مەسەلەن بۆ نمونە قوتابیەکانمان هۆشیار بکەینەوەکەوە ئێمە لە پێناوی ئاڵای کوردستاندا چەندین شەهیدمانداوە چەندین قوربانیمانداوە چەندین خەباتمان کردووەگە تەمەشا بکەی و تازە ئاماژەم پێدا بە درێژایی مێژووی شۆڕشەکانمان ئەگەر تەمەشا بکەی شێخ مەحموودی نەمرا بارزانی نەمرا پێشەوە قازی محەممەد کا و ئاڵای هەڵکرد وەکو ینی کۆنسولخانەی رووسیا ئاماژەی پێدەدا لە ساڵی 1935 دەڵێ کۆمەڵی ژێکاف ئاڵای کوردستانیان لە مەیدانی چوارچرا بەرز کردەوە ئەو هەموو شەهید و ئەو هەموو سەرکردە ینی بەتوانایانە خەباتیان کردووە لە پێناوی ئاڵای کوردستان بەڕاستی ینی حەقنی ئێمە بە ینی بە ئاسانی لەبیری بکەین ئێمە دەبێت زۆر شت ینی بەلاوە بنین لە پێناوی ئاڵای کوردستان وەکو تازە ئاماژەم پێدا ئاڵای کوردستان تاکە هێما و ڕەمزە دەتوانێت ئێمە هەموو لایەنەکان و هەموو نەتەوەی کورد لەسەری کۆ بکاتەوە زۆر باشە زۆر سپاس دکتۆر عەباس عەلی مامۆستای زانکۆ ئەم بەیانیە لەگەڵمان بووی زۆر سپاس دکتۆر بەخێر هاتی خۆشحاڵ بووین.